نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. ڕیبات ئەو کردەوانەی کە لەسەرەوە باسکران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕیبات ناویان دەبات. سێ جاریش ئەم وشەیە دووبارە دەکاتەوە. ڕیبات هەروەک چۆن بە تەوژم و لێشاوی بەرەکەتی مادی و معنەوی دەوترێ، هەر بەو جۆرەش بەواتای بێداری و هۆشیاریش دێ بەرامبەر بەو خاڵانەی کە هەموو جۆرە بەڵاو موسیبەتێکیان لێوە دێ، هەروەک چۆن مانای خۆپەیوەستکردن بە ئیشێک یان شتێک و خۆیەک لاییکردنەوەش دەدات بەدەستەوە. ئەوە تا ئەو سەربازەی کە خۆی تەرخان کردو بۆ ئێشکگرتن لەو خاڵانەدا کە مەترسیان لێوە دێت بە موڕابیت ناو دەبرێت. کۆی موڕابیتیش موڕابیتونە، تەنانەت سەردەمانێک بەم ناوەوە دەوڵەتێکیش دامەزرێنرا. قورئانی پیرۆز لە ئاەتێکدا فەرمانی ئەم ڕیباتەیەمان پێ دەکات و دەفەرموێ: يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە، ئارام بگرن و خۆڕاگری بنوێنن، ساز و ئامادە و بە ئاگا بن بۆ جیهاد، لەخوا بترسن تا سەرکەوتوو بن. لە ئاەتێکی تردا خوای گەورە لە گۆشەیەکی ترەوە سەرنجمان بۆ لای ڕیبات ڕادەکێشێ و دەفەرموێ: وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل. بەرامبەر دوژمنان ئەوەندەی لە تواناتاندایە هێز و ئەسپی دابەسراو بۆ جیهاد ئامادە بکەن. جا لەو ڕۆوە کە ڕیبات بەمانەی خۆیەکلاییکردنەوە و خۆوەقفکردن دێت، ئەوە مرۆڤ بەڕێک و پێچی دەستنوێژ دەگرێت بە وێنەی ڕایەڵە، وەک بڵێ ڕێگای نێوان مزگەوت و ماڵ دەچنێ و دڵی هەر لای مزگەوتە. جا ئەگەر بەم هەستەوە بۆ ماڵ یان بۆ سەر کارەکەشی بگەڕێتەوە، ئەوە وەک ئەوە وایە کە خۆی بۆ خوا یەکلایی کردبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم دەربڕینەی دەرگایەکی ڕەگەزدۆزیش دەکاتەوە و دەفەرموێ: لە بنەڕەتدا ڕیبات بە خۆتەرخانکردنی ئەو سەربازانە دەوترێت کە سنوورەکانی وڵات لە دژی دوژمن دەپارێزن. اینجا وەک چۆن ئامادەباشی لە بەرامبەر دوژمندا و سەنگەرگرتن لەو خاڵانەدا کە مەترسی هاتنی دوژمنی لێوە دەکرد بە ڕیبات دادەنرێ، هەر بەو جۆرەش مرۆڤ لە جەنگێکدایە بەرامبەر بە دوژمنانێک کە ناویان شەیتان و نەفسە. ئەم جەنگە لە ڕوویەکەوە لەو جیهادەش گەورەترە کە لەسەرەوە باس کرا. مرۆڤیش بەجێهێنانی هەردوو جیهادەکەی لە ئەستۆدایە. یەکێک لەمانە جیهادی بچووک، الجیهاد الئەسغەرە، ئەوی تریشیان جیهادی گەورە، الجیهاد الئەکبەرە. زۆر جار مرۆڤ لە کاتی ڕوبەڕووبوونەوە و دەستە و یەخەبوون لەگەڵ دوژمندا دەرفەتی ئەوەی نییە کە بیر لە خواستە فریودەرەکانی نەفس بکاتەوە. ئەمە جگەلەوەی کە ئەوها مرۆڤێک کەمتر ئەگەری ئەوەی هەیە بکەوێتە ژێرباری تەن و جەستەیەوە، چونکە هزری جیهاد سەر تاپای گیانی تەنیوە و بە تەواوەتی سەرخاڵی کردووە. بەڵام هەر ئەوەندەی خۆی خزاندە باوەشی ڕەحەتی و تەمبەڵیەوە، ئیدی ئەگەری زۆرە کە تەمی خولیای خراپەکان گەمارەی ڕۆحی بدەن. هەر بۆیە ناچارە لە بەرامبەر ئەوانەدا پارێزگاری لە دنیای ڕۆحی بکات. ئەمەش بۆ خۆی جیهادێکە و گرنگترین چەکی ئەو مرۆڤەش لەم جیهادەدا نوێژە. جیهاد لە جێی خۆیدا فەرزی کیفایەیە، لە جێی خۆشیدا فەرزی عین. ئەوە تا لە فەرزیەتیشدا لێکچوونێکەیە لە نێوان جیهادی مادی و جیهانی دەرووندا. لەبەر ئەمەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاة وەسەلام فەرموویەتی: رجعنا من الجهاد الأصغر إلى الجهاد الأكبر. لە جیهادی بچووکەوە بەرەو جیهادی گەورە گەڕاینەوە. بەڵێ، وابەستەبوونی دڵی مرۆڤ بە مزگەوتەوە واتە ئاوێتەبوون لەگەڵ نوێژ، یان بە تێگەیشتنە نەبەویەکە هۆگربوونی نوێژ بە هەستی شەهوەتەوە، یەکپارچەبوون بە عاشقی نوێژ تا ئەوەی وای لێدێت نوێژ ببێتە بینایی چاوی خاوەنەکەی، هاوشان و یەکسان کراوە بە کردەوەی ئەو کەسەی وا لە سەنگەردا خەریکی ئێشکگرتنە. جا ئەگەر پێویست بکات پوختەیەکی کورتی تێبینیەکانمان سەبارەت بە فەرمودەکە بخەینە ڕوو، ئەوە دەڵێین فەرمودەکە باز لە سێشت دەکات. سێشتی وە کە دوانیان زیاتر تایبەتن بە هەڵسو کەوتەوە و ئەوی تریشیان پەیوەندی بە نیەتەوە هەیە. ئیدی ئەم سێ حاڵەتە لە ڕوانگەی هەست و هزرەوە چواردەوری مرۆڤ پەرژین ڕێژ دەکەن و بە گوێرەی خواستی پەیامی مژدەبەخشی إن الحسنات يذهبن السيئات
بێگومان چاکەکان خراپەکان ڕادەماڵن و دەیان سڕنەوە، لە گوناهەکانی ڕابردووی پاچی دەکەنەوە و لە بەرامبەر ئەگەری هەڵەکانی داهاتووشدا بە عەشقی عیبادەت و پەیوەستبوون بە پەروەردیگار و هێزی نیەت پڕچەکی دەکەن، پاشان دەینێرنە مەیدانی جەنگ. یەکەمیان وەختێ هەلومەرجی ئاو یان کەش و هەوا لەبار نەبێت بۆ دەستنوێژگرتنێکی ئیسراحەت، واتە لەو حاڵەتانەدا کە ئاویش و هەواش سارد بوون یان بەهۆی دەست نەکەوتنیەوە ئاو ئەوەندە بە نرخ بوو بێ کە نەتوانرێ بۆ دەستنوێژ بەکار بهێنرێت، بێگومان بەدەر لە حاڵەتی پێویست گرتنی دەستنوێژێکی تەواو و تێروتەسەل خولوسێکی زۆر قوڵ و حرسێکی جددی بەدەستێنانی پاداشت و ئیشتیاقێکی لە ڕادەبەدەری بەندایەتی دەوێت تاوەکو بەجێ بهێنرێت. جا ئەگەر کەسێک وەک گوزارش لە تەواوی ئەم واتاقوڵانە بتوانێت لە نالەبارترین و سەختترین هەلومەرجدا دەستنوێژ بگرێت، ئەوە دەگەێنێ کە دڵی ئەو کەسە ئاوەدانە و وابەستەی پەروەردیگاریەتی. جا خۆخاڵی هاوبەشیش لێرەدا بریتیە لە ئەرتبات لە دنیایەکی ئەوها ڕۆشندا، پاڵەڕەشەکان گەروەک تەڵەزمیش بچەخن بە ڕۆحدا ئەوە بزانن کەمانەوەیان کاتیە و لادەچن. وێ ڕێجەختکردنەوەمان لەسەر کۆمەڵە لایەنێکی تری پەیوەندیدار بە دەستنوێژەوە، هاوشێوەی ئەوەی کە دەستنوێژ دەبێتە مای هاوسەنگکردنی بارگە کارەباییەکانی جەستە و تاڕادەیەکی زۆر یاریدەی زاڵبوون دەدا بەسەر بارگرژی دەرونیەکاندا و ڕۆژی 5 جار ڕۆحی مرۆڤ بەهێزی معنەوی نوێ دەکاتەوە، بەڵام لەبەر ئەوەی ئەم باسانە لە چوارچێوەی بابەتەکە دەردەچن بۆیە ئاماژەیان پێنادەین. دووەمیان بەواتایەکی تر میعراج مەبەز لێ ئەوەیە کە مرۆڤ لە پێناو گەیشتن بە خوای گەورەدا بەردەوام لە هاتوچۆدا بێت و ڕێگاکانی مزگەوت لەژێر هەنگاوەکانیدا بسوێنێت، زیندەڕاگرتنی جەستە و پاراستنی توانە فیزیکیەکەی بەلایەک، شاباڵگرتنی ڕۆح بەدەم کۆمەڵە کەیف و شادیەکەوە کە لە سنووری ئیدراک دەترازێن، لە نوێشەڵکێشانی دڵ بەر لە چوونە ناو نوێژەوە، بارگایی بوون بە هۆش و سەرنجی پێویست بۆ پەرستشێکی هێندە گرین کە بە تەواوی مانا وەستانە لە حەزوری خاڵقی ئەکواندا، نقومبوون لە بیرکردنەوەی جۆرا و جۆردا لە هەر ڕەهەندێک لە ڕەهەندە جیاوازەکانی ئەم ڕێگە درێژەدا کە بە زۆری هەنگاوەکان گزارشتی لێکراوە، لەگەڵ هەر نقومبوونێکیشدا لە خۆگۆڕان لە نێوەندی ئەم لە خۆگۆڕانانەدا سڕینەوەی خەوشی ڕابردووە ڕەشەکان بە لێزمەی پەشیمانیەکان و یەک پارچە سپیبوون بە سپیاوی کڕوزانەوە و ناڵین. هەموو ئەمانە بازنەیەکی چاکەچێشی ئەوتۆیە لە بەرامبەر بازنەی خراپەیەکیشدا بەکاری دەهێنین کە ڕابردووی ئەو کەسەی چاکی عەزیمەتی گەشتی ئەم هەرێمەی کردووە بەلادا، ڕاستپاردەی وەفای هەڵقوڵاوی نێو گفتاری ليغفر لك الله ما تقدم من ذنبك. سەرنجام خوای گەورە لە گوناهەکانی ڕابردووت خۆش دەبێت، دەکرێت و ئایندەشی ئەمانەتی قەڵای مەحکەمی وما تەئەخەرە گوناهەکانی داهاتووشت دەبێت، هەر بۆیە لە هەر هەوارێک لە هەوارەکانی ئەم گەشتەدا چاوەکانی بەدەم يمحو الله به الخطايا ودەتروکێن و دڵەکانیش بە مزگێنی يرفع به الدرجات دەکەونە جۆش. سێهەمیان چاوەڕێکردنی کاتەکانی نوێژ بە وێنەی چاوەڕوانی عاشقێک بۆ ساتەوەختی ویساڵ، هەروەها بەکارهێنانی ئەو دەمە پڕپیت و بەرەکەتانە بە وێنەی خشتەی کات و ڕێخستنی کار و چالاکیەکانی ژیان بە گوێرەی ئەم خشتەیە، تێگەیشتنێکی خەیاڵ تێپەڕینی ئەو تۆیە بۆ چەمکی کات کە مرۆڤ دەتوانێت لە سایەی ئەمەدا ئەو بۆشاییانە پڕ بکاتەوە کە لە ئاکامی پەرتەوازەکردنی کارەکانی بەسەر چەند کاتێکی دیاریکراودا هاتوونەتە کایەوە. هەروەها دەتوانێت لەم ڕێەوە ئاسوودەی و دڵنیایی ناونوێژ و نزیکی لە پەروەردیگار بگوازێتەوە بۆ دەرەوەی نوێژیش و سەرجەمی سەرقاڵی دنیاییەکانی ببەستێتەوە بەخوای گەورەوە تا بەم جۆرە هەموو کردەوەکانی ببن بە عیبادەت. بەم پێیە وەک زۆرێک لە عیبادەتەکانی تر کە بەهۆی نیەتیەوە چوارچێوەی سنووردارێتی خۆیانیان تەی کردووە و بێ سنووریان بەدەستێناوە، ئەو نوێژەش کە بە ڕۆحیەتی چاوەڕوانیەوە ئەنجام دەدرێت هاوشێوەی جیهادی مادی و معنەوی بەدەستەواژەی ڕیبات گزارشتی لێکراوە و بووە ناونیشانی پەیوەندی مرۆڤ بە پەروەردگاریەوە. ئەم فەرمودەیەمان بە مەبەستی پێشاندانی بڕگەیەک لە دنیا ڕۆشنەکەی ئیماندار خستە پێشچاو، ئەو دنیای کە لە ئاسۆی دەستنوێژدا بەدەر دەکەوێت و لەگەڵ نوێژدا ئاسماناوی دەبێت. ئیتر ئەم فەرمودەیەش بە وێنەی گشت فەرمودەکانی تر بە دەربڕینێکی ئەو پەڕی کورد بەڵام قوڵ بە وشەی تابڵەی کەم بەڵام گشتگیر بوو بە کارێزی سازگاری ئەو هەموو واتایە. بێ ئەوەی درێژەی زیاتری پێ بدەین دەچینە سەر فەرمودەیەکی تری نورانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەم جاریان فەرمودەیەکی قودسیە. مژدەگەلێکی چاوەڕوان نەکراو بۆ بەندە ساڵحەکان.
لەو فەرمودەیەدا کە ئیمامی بوخاری و مسلیم ڕیوایەتیان کردووە، خوای گەورە دەفەرموێ: أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. لە پاشە ڕۆژدا شتیوان بۆ بەندە ساڵحەکانم ئامادە کردووە، نەچاو بینیویەتی، نەگوێچکە بیستویەتی و نە بە خەیاڵی کەسیشدا هاتووە. لە فەرمودەکەدا باز لە مژدەیەکی چاوەڕوان نەکراو دەکرێت. لەو دنیا مرۆڤ خۆی لە بەرامبەر شتانێکدا دەبینێتەوە کە هەرگیز چاوەڕێی نەکردوون و هەر بە خەیاڵیشیدا نەهاتوون. ڕاستە قورئانی پیرۆز باسی هەندێک لە نیعمەتەکانی بەهەشتی کردووە، بەڵام ئەمە تەنها ناو نیشان و نزیککردنەوە و ڕوانینگایەکی تێفکرینە، گەرنا ئەستەمە لە دنیادا پێی بە حەقیقەتەکانیان بەری. ئیبن عەباس ڕەزای خوای لێبێ لە تەفسیری ئایەتی وَأَوْتُوا بِهِ مُتَشَبِّهًا شتانێکی هاوشێوەیان پێدرا دەفەرموێ ئەو نیعمەتانەی کە ئێوە پێیان ئاشنان لە بەهەشتدا تەنها ناوەکانیان هەیە. کاتێک تامیان دەکەن بە گوێرەی تامەکەی دەتوانن بڵێن کە ئەم تامە لە فڵانە شت دەچێت، بەڵام هەرگیز هەمان ئەو شتە نییە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نیعمەتەکانی بەهەشتیش هەروەک بەهەشت خۆی بە جۆرێک بەدی هێنراون کە لەگەڵ ئەبەدیەت و نەبراوەی بەهەشتدا بگونجێن، بۆیە ساویلکەیە لەوێدا بەدوای شووتی و کاڵەک و سێ و هەرمەی دنیادا بگەڕین. بەهەشت خانەی سەرسوڕمان و شتە چاوەڕوان نەکراوەکانە. پێشانگایەکی سەر بە دوا ڕۆژی ئەوتۆیە بەهەشت، هەموو جۆرە نیعمەتێکی تێدا ڕیز کراوە بە جۆرێک کە تووشی سەرسوڕمانت دەکات و نیگابردوو و مەست و حەیرانت دەکات لە هۆش خۆتت دەبات و واد لێ دەکات نەزانی چی بکەیت. جگە لەمە بینینی خوای گەورەش عەزە وەجەلە کە هەزاران ساڵ لە ژیانی بەهەشت ناگاتەوە بە تەنها ساتێکی ڕۆئیەتی ئەو جەماڵە هەر لە چاوەڕوان نەکراویەکانی بەهەشتە. ئەمە بەو واتایەدێ کە ئیمانداران کاتێک دەچنە بەهەشتەوە لەوێدا پەروەردگاریان دەبینن. دەناخوای گەورە سوبحانە و تەعالە باک و بەریە لە زەمان و مەکان، جا بە ئەو مەکانە بەهەشت و ئەو زەمانە زەمانی بەهەشتیش بێت. بەڵێ بەندە ساڵحەکان تەنانەت نیعمەتێکی چاوەڕوان نەکراوی وەک تەماشاکردنی جەمال و لاشیان بۆ ئامادەکراوە. ساڵح بەواتای ئەو کەسە دێ کە بێکەم و کوڕی و ناتەواوی کار دەکات. هەرچی ساڵحاتیشە ئەو کردەوانن کە بێکەم و کوڕی و ناتەواوی ئەنجام دراون. زانینی ئەوەش کە ئایا کردەوەیەک چووەتە بازنەی ساڵحاتەوە یان نا تەنها لە ڕێگەی پێوەرە ئیلاهیەکانەوە دەبێت. واتە ئایا لە نێوەندی پێوەرەکانی پەروەردگاردا نوێژ چۆن دەکرێت، ڕۆژوو چۆن دەگیرێت، زەکات چۆن دەدرێت، جیهاد چۆن بەجێ دەهێنرێت، جڵەوی جیهانی ناوەوە چۆن دەگیرێتە دەست، ویژدان چۆن پەروەردە دەکرێت، ڕۆح چۆن دەخرێتە پەرواز، ئیرادە چۆن بەهێز دەکرێت، گەشەی هەستەکان چۆن دەبێت، جاپێوەری ئیلاهی سەبارەت بەم چۆنانە چۆن بێت، ئەوە بەو شێوەیە نرخ و بەهایان دەدرێتێ و هەر بەو شێوەیەش هەڵدەسەنگێنرێن. بەم پێیە هەرکات مرۆڤ فەوڵیدا خۆی بە گوێرەی فەرمایشتەکانی کردگاری ڕێک بخات و ئاوازی دەنجی بەو جۆرە بێت کە بیگەێنێتە ڕەزامەندی پەروەردگاری، ئەوە یەکەم هەنگاوی بەرەو ساڵحات ناوە. بەڵێ هەروەک چۆن ژەنیارێک بەر لەوەی دەست بکات بە ژەنین سەرەتا ئامێرەکەی عیار دەکات، ئێوەش گەردەتانەوێ ئاوازێک بچڕن کە ببێتە جێ ڕەزامەندی پەروەردگار و خۆشنودبوونی، ئەوە هەر چۆنێک بووبێ دەبێ خۆتان بەپێی دەستورەکانی قورئانی پیرۆز ساز و عیار بدەن تا ئەوەی دەنگتان لە جیهانەکانی ئەودی و بینراودا پەسەند بکرێ. دەنا هەر سەیریشتان ناکرێت. خوای باڵادە سەمیع و بەسیرە، هەموو شتێ دەبینێ و هەموو دەنگێکیش دەبیستێ. بەڵام ئەگەر دەنگتان بە گوێرەی ئەو مەقامە نەبێ کە ڕەزامەندی ئەوی لەسەرە، ئاوا گوێتان لێ ناگرێت. ئیدی ئەو کاتە ئێوەش نەتانتوانیوە دەنجی خۆتان بگێنن. مانایەکی تری ساڵحات ئەوەیە کە مرۆڤ هێندە بە بایەخ و وردەکاریەوە کارەکانی ئەنجام بدات، دڵنیا بێت لەوەی کە حەق تەعالا چاودێرە بەسەریەوە و ئاگای دێتی کەوایە پێویستە مرۆڤ هەموو کردەوەکانی بە وردی و هەستیاریەوە جێبەجێ بکات، چونکە دیار نییە چ کردەوەیەکی دەبێتە هۆی ڕزگاربوونی. هەر بۆیە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەفەرموێ: اتق الله ولا تحقرن من المعروف شيئا. لەخوا بترسە و هیچ چاکەیەک بەکەم مەزانە. لەلایەکی ترەوە فەرمودە قودسیەکە باز لە للعیبادی للصالحینە بۆ بەندە ساڵحەکانم دەکات. لەم دەستەواژەیەشەوە ئەوە تێدەگەین کە ساڵحات ئەو بەندانەی لە خوای گەورە نزیک کردوێتەوە، تاوای لێهاتووە بوونەتە ئەو خۆشەویستانەی کە خوای گەورە خۆشی دەوێت. فەرمودەیەکی قودسی تر ڕەوشی خۆشەویستانی خوامان بەم جۆرە بۆ باز دەکات: فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به
وبصره الذي يبصر به، ويده التي يبطش بها، ورجله التي يمشي بها. ئیتر هەر ئەوەندە کە خۆشم ویست دەبمە ئەو گوێیەی کە پێی دەبیستێ و ئەو چاوەی کە پێی دەبینێ و ئەو دەستەی کە پێی دەگرێ و ئەو پێیەی کە پێی دەڕوات. واتە بەندە بەهۆی ساڵحاتەوە هێندە نزیکی لە خوای گەورە بەدەست دەهێنێت تا ئەوەی سەر تاپا بەو ڕەنگە ئیلاهیە ڕەنجین دەبێت. ئیدی دوای ئەمە هەروەک مردووی ژێردەستی مردوشۆری لێدێ و ئەوەی بەڕاست و چەپ داوەری دەجێڕێ هەر تەنها خوای گەورە عەزە وەجەلە. ئای ئەوە چ جەبرێکی شیرینە کە خواوەند بە بەردەوامی بەندەکانی ئاراستەی ڕاستەڕێ بکات. لەوە بەدووە ڕووەچەرخاندنی وەها مرۆڤێک وەک شوێنەوارێکی لوتفی ئیلاهی شتێک نییە شایانی باز بێت، چونکە ئەو گەیشتوتە پلەیەک کە بە بەندەکانم ناو ببرێت و چوەتە نێو گرۆی مقەڕەبینەوە. ڕاستیەکەی ئاوەها کەسێک هەردەم بەدەم دروشمی بێرە هانام خودایە بێ چۆن بێت و هەڵناکەمەوە لە ناڵین و نرکەدایە. خەریکە بڵین هەرچی کاری جوان و چاکە هەیە ئەم دەستی خۆی پێدەگەێنێت و لە هەر کام لەم کارانەشدا ئەوداڵی دۆزینەوەی هۆکارێکە کە ڕزگاربوونی خۆی تێدا ببینێتەوە. جا لەبەر ئەوەی کە نازانێت کام کردداری دەبێتە هۆی ڕزگاربوونی، بۆیە هیچ چاکەیەک لەو چاکانە لە کیس خۆی نادات کە دێتە بەردەستی. هەموو ئەو کردوانەی لە دنیادا ئەنجامی داون لە شێوەی بوخچەیەکی سەرسامکەردا ڕەوانەی ئاخیرەت دەکرێت. جا ئەو ڕۆژەی کە بە بەهەشت شاد دەبێت یەک بەیەکی ئەو بوخچانە لە بەردەمیدا دەکرێنەوە و ئەو پاداشتە چاوەڕوان نەکراوانەی ناویان بەرجەستە دەکەن کە نە چاو دیونی و نەگوێژ بیستونی. بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستی کە هەندێک جار ئاودانی سەگێک وای لە مرۆڤ کردووە واشی لێ دەکات کە شایانی چوونە بەهەشت بێ و هەندێک جاری تریش بێ ئاو هێشتنەوەی پشیلەیەک بووەتە هۆکاری چوونە دۆزەخ و دەشبێت، دەڵێن بەهەشتیش و ئەو شتانش کە لە بەهەشتدا دەبەخشرێن سەر تا پاشتانێکن چاوەڕوان نەکرا و سەرسامکەرن. لەلایەکی ترەوە مرۆڤ تەنها توانای زانینی ئەو شتانەی هەیە کە بە چاوی دەیان بینێت و بە گوێی دەیان بیستێت و لە ئەندێشەیدا دەتوانێت دوێنەیان بکە. لە کاتێکدا ئێمە دەزانین کە هەروەک چۆن مرۆڤ سنووردارە، ئەم هەستەوەرانەشی ئاوەها سنووردارن. بۆیە دەبێت ئەو ڕاستیە باش بزانین کە ئەم هەستانە تەنها ئیدراکێکی سنوورداریان لێ دەکەوێتەوە و زۆر لەوە کۆتاترن کە کێشان و پێوانەی نیعمەتەکانی جیهانێکی بێسنووریان لە توانادا بێ. دەرکی مەعالی بە ماقڵە گچکە ناکرێت، ئەم تەرازووە بەرگەی ئەم هەموو بارە ناگرێت. ضیا پاشا. دەکرێت ڕوویەکی تری فەرمودەکە ئەمە بێ: خوای گەورە پاداشتی کردەوە چاکەکان بە چەندین قات دەداتەوە. ئەوە تا جاری وایە بەدا، جاری واشەیە بە 100 یان بە 700، جاری واش دەبێت بە 100,000 یان ملیۆنێک، هەندێک جاری تریش مەگەر هەرخۆی بزانێ بە چەند پاداشتیان دەداتەوە. هیچ بەندەیەکیش نازانێت کە چۆن پاداش دەدرێتەوە. جا کاتێک لە ئاخیرەتدا پاداشتی کردەوەکانی لە شێوەی خەڵاتێکی چاوەڕوان نەکراوی سەروی خەیاڵکراودا دەخرێتە پێش، دۆشدا دەمێنێت. ئیتر تەنانەت ئەو شتانەی کە بە خەیاڵیشیدا نەهاتوون دەبنە ڕاستی. هەروەک لە بڕگەکانی سەرەوەدا بینیمان لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هەموو حەقیقەتە کە تەنگیان بە دیواری تێگەیشتن و ئیدراکی ئێمە هەڵچنیوە لە ڕێگەی چەند وشەیەکەوە دەردەبڕێ. ئەوە هەموو ئەمانە هەروە بەڕەوانی و بێخۆ ئامادەکردنی پێشوەختە لە زاری مبارەکی دەهاتنە دەر. هەر بۆیە بە تەنها ئەو فەرمودەیە بەسە بۆ ئەوەی بیسەلمێنێکەوە ئەو زاتە عەلەیهی سەڵاتی وەسەلام دارای چفتانەتێکی بەرز و باڵاتر بووە لە ئیدراکی مرۆڤانە. جا نامانەوێت درێژەی زیاتر بە بابەتەکە بدەین، بەڵام لەبەر ئەوەی کە ناتوانین دەستبەرداری ئەم چێژە لە دنیا ببین کە لە باسکردنی ئەوەوە صلی الله علیه وسلم پەخش دەبێ، بۆیە هەر هیچ نەبێ دەچینە خزمەت چەند فەرمودەیەکی تریش. نوری نەمر